وهموو خوشتێک و هەموو برایە کە دڵسۆزی ئەم دینەیە، دڵسۆزی ئەم پەیامەیە، خی گەورە بیپارێزێ لە بەڵاو موسیبەت بە دووری بگرێ. والله ئیتر ئێمە پەیاممان چیە؟ ئێمە پەیامەکەمان ئەوەیە کە ئاشتی و هێمنی و ئاسایش و چاکەکاری لەناو خەڵکە بڵاو بکەینەوە، میانە ڕەوی لەناو خەڵکە بڵاو بکەینەوە. حەزەکەین موسڵمانان ڕێگای ناوڕاست و ڕێگای وەسەط بگرنە بەر، دوور لە بەڵاو و موسیبەتەکان بن. وڵاتمان پڕ لە خۆشی و ئاشتی و هێمنی بێ، وەکو ئەو برا عەزیزەمان ئاماژەی پێکرد. بەڕاستی یعنی ئێستا حالیەن کوردستانی ئێمە سواز بۆ خوا، یعنی زۆر فەرقی لەگەڵ شوێنەکانی ترە. دەور و بەرمان گشتی ئاگرە، الحەمدولله. ئێمە خی گەورە ئەم بەشەی ئێمەی پاراستووە لە ئەم هەموو فیتنە و ئاژاوە. حەقا زۆر دوعا بکەین کە خی تەعالا یعنی بمان پارێزێ، شکری خوا بکەین کە خی تەعالا دوورمان خاتوە لەوەی کە خەڵکی تر، يعني وەکو خی تەعالا لە قورئانە فەرمێ ويتخطف الناس من حوله، يعني ئێمە بە هەر چوار دەورمانە خەڵک ها لە ناڕەحەتی و ناخۆشیە. يعني ئێمە لەو بەینە هاین لەم وەزعەیە کە هاینتیان ڕاستە لایەنی اقتصادی و لایەنی ئابووری خەڵک بەهۆی ئەم وەزعی موچە و تاخیربوونی و نەدانی و پاکە شەکەوتکردنی و ئەمانەوە وەزعی خەڵک خراپە. بەڵام لە لای لەولا شەوە الحەمدوللا یعنی زۆر چاکە هەیە، زۆر الحەمدوللا خی گەورە خێر و بەرەکەتی خۆی و بارانی خۆی بۆ خەڵکن باراند. سوپاس بۆ خوا، ئینشاءالله ئەم ساڵی هاتە بێ و بەشک و خی گەورە ڕەحم بە ملەتە بکات، تەبایی و برایەتی بخاتە نێوانی هەموو چین و تایفەکانەوە، بەڵکو بتوانرێ حکوومەتێکی تر تشکیل بکرێ و حکوومەتە کە ببێتە مای ئەوەی کە خەمێکی زیاتری ئەم ملەتە بخوا، خەمێکی زیاتری ئەو خەڵکە بخوا، بتوانرێت چارەسەری ئەم مەوزوعی موچە و ئەم بەزمانش بکرێ. ئەگینا ئێمە لە هیچمان کەم نییە، یعنی زۆر وەزعمان، یعنی زۆر وەزعمان جیاوازە لەگەڵ شوێنی ترا. بەڕاستی ماڵ و مناڵمان ها لە ئەمن و ئەمانە، یعنی مەگەر خۆمان بەدەستی خۆمان خراپیکەین. یعنی بەڕاستی جایتر هیوادارم خەڵک قەدری ئەم نیعمەتە بزانن و شکری بکەن، بەڵکو خی گەورە زیاتریکە. ماسەگەم بەڕاستی زۆرمان دوی زۆر دەستەکانمان چەکەم خۆزگە نزیک بایە هەموو ڕۆژە مامەسە وەکو باوکێکی خۆم وەکو مامێکی خۆم دەستمان کرا لە بەرەی مامەسایەکی زۆر لە لای من بەڕێزی، یعنی زۆر ئینسانێکی قەدرگرانی. یعنی مامەسا هەنێ مامەسا هەیە کە لای بەکەنەوەڕی پرسیارێکیان لێکە، یعنی بە تووڕێەوە بە نوعێکە جا بەداتەوە سێرەکەی تو زۆر بە نەرمی، یعنی بەدڵێکی گەورە ئەو پرسیارانە وەرەگری، یان جاروایەکێک دێتە ناو لایڤەکەەوە بە نوعێکە قساکە. بەڕاستی من لە ماڵ خۆمانەوە پێی تووڕاب، یعنی تو هەر نەرمی نازانم مامەسا خی گەورە دڵی داپێت، خۆزگەم بەخۆت خی گەورە بتان پارێزێ. واللهی ئێمە هەر کەسێک چاک بێ، ئیسە من خەڵکە کەسێک ئەگەر بزانم نیەتی باشە، یعنی کە بێتە ئەم لایڤە بەس بزانم نیەتی باشە، والله تەنانەت ئەگەر ملحیدێکیش بێ، یعنی کە ئیتر لە ملحید بەولاترەوە نییە. یعنی بەڕاستی یعنی ئەگەر ملحیدێکیش بێت بەس بزانم نیەتی ئەوەی بێت تێبگا، نیەتی ئەوە بێ کە ینی مەبەستێکی شەڕی نەبێت کە هاتوێتە ئەم شوێنەوە. واللهی ئێمە ئەو پەڕی ڕێزی لێگرین، ئەو پەڕی احترامێگرین. چەند جار ئێمە جوولەکە هاتۆتە لایڤەکەمانەوە ڕێزمان لێگرتووە، ئێمە شیعە هاتۆتە لایڤەکەمانەوە ڕێزمان لێگرتووە، ئێمە ئەنواع و ئەشکال خەڵک هاتۆتە ئەم لایڤەوە ڕێزمان لێگرتووە. یعنی بە قەدەری خۆی سەیرمان کردووە کابرا خۆی کەسێکی خراپ نییە و نیەتێکی خراپیشی نیە، ئێمە خێنە سەرمان، یعنی ڕێزی لێگرین. چجا برایەکی دینی خۆمان، چجا کوردێکی دڵسۆز، یعنی جاریا کابرا دڵی جۆشەکە بۆ کوردایەتی و خەمی ملەتی خۆی هەیە، خەمی کێشەی ئەم ملەتەیەتی، ئەی من چۆن ڕێزی لێ ناگرم؟ ئێمە نەزانم کەس، یعنی جاریا کابرا دڵی جۆشەکە بۆ کوردایەتی و خەمی ملەتی خۆی هەیە، خەمی کێشەی ئەم ملەتەیەتی، ئەی من چۆن ڕێزی لێ ناگرم؟ ئێمە نەزانم ئەو کەسە دڵسۆزە بۆیە واکە، یا کەسێک مەسەلەن خەمی دینەکەیەتی با تۆزێک، یعنی تۆزە دینی بە تونتر وەرگرد بێ، بەڵام مادام خەمخۆرە، یعنی ترێمە چۆن ڕێزی لێ نەگرین؟ بەرە وڵا حەقی خۆیەتی ڕێزی لێ بگرین، حەقی خۆیەتی بخێنە سەرمان. بۆیە خۆی گەورەتە من درێژکە علمە زیاتر کات. بەس دوعای ئەومان بۆ خۆی گەورە لە بەڵام موسیبەتەکان بە دوورمان بگرێ